بسم الله الرحمن الرحيم. نخوشي ورقة ياخو بدرين الذئب الاحمراري أو نخوشي زورك لنخوشي دريش خانة كاين روماتيزم كلا هردو رقص دا لأفرتان لبياوان بلان بشيوشي برتساو زيادة لأفرتان لنيوان 8-15 صال تا 25 صال. أو نخوشي زيك ويلا زمقا كان داتن نزور أندامي تتداتن وكو ميشك وهناس سيكان ضل زيغر قرتيلا لبيست بتايبتي لتساوي جداتن بتايم برين نزور بي أندام كاين لجداتن. نخوش لو حالاتنا شیوەشی گشتی تووشی بێتاقەتی دەبیتن و چێشی کەم دەکاتن. پاشان دەست بێت کە ئاڕازەکانی کە بەدیارکەویتن ئاڕازەکانی نەخۆشیش بە جێرەی ئەو ئەندامەیە کە توش بووە. بۆ نمونە ئەگەر لە ڕۆماتیزم لە جمەکانیدا نەخۆش تووشی ئاوسان دەبیتە جمەکان، تووشی سۆربوونەوە دەبیتن، تووشی ڕەنبوونی جمگەی دەبیتن و هەروەها خواردبوونی جمگەکان و تێکچوونیان. ئەگەر لە مێشکم دەهاتن ئەوە دەبتە هۆی سەر ئێشە، هەندێک جار دەبتە هۆی ئەوەی ئەو شخصیەتی قسە گۆڕانکاری بەسەردابێتن بە هەڵسوکەوتی. کە لە گورچی دەداتن دەبتە هۆی ئەستوربوون لە لاقەکان، دەبتە هۆی زەخت، تووشی نەخۆشی زەخت دەکاتن. وەروەها ئەگەر لە سیەکان داخل لە دڵ بدا دەبتە تووشی دڵەوتەی دەبیتن، تووشی پشی تەنجی دەبیتن ڕێگە دڕەڵاوچیە، سەرسوڕانیشی لەگە دەبیتن. بەجێری ئەو ئەندامەی کە توش دەبیتن ئاڕازەکان دەگۆڕێن. هەم ئەو ئەندامانە ئەگەری توش بوونیان هەیە، بەڵام شەرنی هەر هەمیان توش بن. بەشێکیان توش دەبن، بەشێکیان توش نابن، یاخود لەگەر کات ئەندامی زیاتر توش دەبیتن. ئەوەی زۆر گرنگ بیتن پێستە لە حاڵاتە، چونکە هەندێک ماک دروست دەبن لە پێست، بە تایبەتی ماکێک لە دمچاو دروست دەبیتن کە بەدرێن بەتەرفلای ڕاش، ئەوە زۆر باوە لە نەخۆشەکانی گورگە سوورە و بەکاردێتنە بۆ تەشخیصی ئەو نەخۆشیە. لەوەی ئەو حاڵەتە تەشخیصکەین گورگە سوورە پێویستیمان بە ئەو ئاڕازانەیە، جگە لەو ئاڕاز پێویستیمان بە هەندێک فەحسی تایبەت هەیە کە لە خین بەرز دەبنەوە بە دیار دەکەون. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.